کلینیکی ڕاوێژکاری بەیانیان و ئێوەران خزمەتێکی زۆر بە خەڵکەکە بۆ ژمارەیەکی زۆر نەخۆش ئێتە ئێرە کە بە نرخێکی هەرزانتر ئەبینرێت هەم بەیانیان هەر نرخی ئاسایی خۆی نرخی حکومیە و ئێوەرانیش بە نرخێکی کەمتر ئەبیندرێ ئەم با بڵین ماڵبەندەیە ئەم کلینیکە سوودێکی زۆری بە خەڵک گەیاندووە بەڵام بۆی چەند هۆکارێکی با بڵین تەکنیکی یا ئیداریەوە بەشی مناڵانەکە بۆ فترەیەک نەمابوو لێرە ئەمڕۆ خۆشبەختانە طبعاً بە هەوڵی کاک دکتۆر سەباح ئەم شوێنە کراوەتەوە جارێکی تر بەشی مناڵانەکە و بە خشتەیەکی ڕێکوپێک هەموو ئەو پزیشکە پسپۆرانێکە لە نەخۆشخانەی مناڵان ئیژ ئەکەن بە خشتەیەک هەر ڕۆژی یەکێک دەوام ئەکا لێرە دیارە دەوامکردن لێرەشە کۆمەڵێک نەخۆش ڕووە کاتێرە ئەم کۆمەڵە نەخۆشە قورسایی سەر ڕاوێژکاری مناڵان و ڕاوێژکاری مەڵبەندی تەندروستی عەلی کەمال کە بە پاڵ خۆمانەوەیە کەم ئەکاتەوە لە هەمان کاتە لەوانەیە ژمارەیەکی زۆر نەخۆش لە مەڵبەند و بنکە تەندروستەکانی ناوشارەوە ڕووبکەنە ئێرە ئەم قورسایە لەسەر ئەو شوێنانێت ترکە کەم ئەبێتەوە ئیسفادەی هەم دکتۆرەکانی تایە کەمترمانوە بن هەم ئیسفادەی خەڵکی تایە نەخۆش کاتێکی زیاتری بەرەکەی بۆ پشکنین و سوودوەرگتن لەم منکەیە ئەم بەشە تازەی کە ئەمڕۆ با بڵین یەکەم ڕۆژە ئیفتیتاحەکرێ هەر بەشی مناڵانە کە با بڵین شوێنی پزیشک و شوێنی کارمەندەکانە و تاوان ئێمە کە نەخۆشێتە لامان ئەگەر پێویستی بۆ نمونە بە تیشک بێ پێویستی بە سۆنەر بێ پێویستی بە دەرمانخانە بێ پێویستی بە تاقیگە بێ ئەو شتانش لێرە دەستەبەر کراوە بۆ هەموو نەخۆشەکان ئەو نەخۆشانش کە ئێمە ئەیبینین ئێمە هەناوی مناڵان ئەبینین لە تەمەنی یەک ڕۆژەوە ئەبینین تاوەکو تەمەنی 15 ساڵ بەڵام ئەو کاتە لەوانەیە مناڵ هەبێ مەسەلەن کێشەی چاویە بێ ئینێنین بە دکتۆری چاو کێشەی پێستی هەیە ئینێنین بە دکتۆری پێست یان کێشەیەکی مەسەلەن نەشتەرگەری هەیە پێویستی بە عەمەلیاتی ئینێنی بۆ پزیشکی نەشتەرگەری بەڵام ئەوانەی تر کە ئەمێنێتوانەوە هەناوی ئەو لای خۆمان چارەسەرەکرێ بە عیلاج هەندێکیشی لەوانەیە پێویست بکە حاڵەتی ناهەموار بێ داخڵ یەکەین لە خەستەخانەی مناڵان و تاوەکو چارەسەری تەواو وەرەگرێ